المباراة الساعة 6 ولا دوري الساعة؟ لا والله هذه دوري الساعة 10 كذا يكاسب 20 دقيقة كامل وقت بيل هذا ويركز ما استاذ نوري كم بدان شبكة ها أخذتهم كردك ايوه Hey!
Kom, Louis! Hey! Kom maar! Kom! Kom op! Goed! Lekker! Volgen!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed gedaan! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed jaar! Volgend jaar!
قام يا الراجل قسيتي والله دابا فتي عكمي قبل دستوكات وراس قام يا الروان
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Față Liviu de pe. Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgen!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Steven! Hey! Jongen! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Hey! Come on! Hey! Come on! Good! Good guy! Forward, guy! Ja, razlar ona. Sok derdoci. Oğlum böyle daha ne anlıyor? Bas gol yapıyor işte. Yani daha oldu. Golla ya, golla öyle hadi. Ne yapıyor? Daha da ne böyle Hata yani kızınca sana يعني hata. حظ جول معه بكل
Hey! Come on! Hey! Come on! Good! Good guy! Forward guy! سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی پێیان محەممەد داوای لەوردن مێسەرەتا بەڕاستی لەبەرەوەی هاندەرێکی زۆری هەردوو تیپ هاتمون بۆ یاریگا بە زەحمەت هاتینە ناو یاریگە تاوەکو ئەو دیمەنانە بگوازینەوە ئەوە ئەگەر هاوکارم نیشانی بداتن یاریزانانی یانەی شێخان مەدالیای پلەی دووەمی خولی پلە دوی کوردستانیان لەمل دەکرێتن بەهۆی ئەوەی کەوا ئەمڕۆ لە یاریەکەیان بەرامبەر یانەی حاجیاوە توانیان سەرکەوتن تۆمار بکەن. محەممەد پێشتر یانەی شێخان کە پلەی یەکەمی کۆمەڵەکەی بەدەستێنا بوو لەگەڵ یانەی بەردەڕەش ڕوبەڕووبەوە کەویش پلەی یەکەمی کۆمەڵەکەی بەدەستێنا بوو هەردوو تیپ یاریان بەرامبەر یەکتر کرد بەردەڕەش توانی بە پلەی یەکەم بەسەرکەوێت حاجیاوەش بەهۆی ئەوەی کا پلەی دووەم بوو لەگەڵ سەنگەسەر هەردوو تیپ یاریان کرد سەنگەسەر لە حساباتەکە چوە دەرەوە یانەی حاجیاوە بەبردنەوە لە سەنگەسەر ئەم یاری لە پێشما بوو ئەمە دوای یاری خولەکە بوو هەر کامتی بیبردباوە دەبووە خاوەنی پلەی دووەم بۆ سەر دەکەوت بۆ خولی پلەیەک یانەی شێخان بە لێدانەکانی یەکلاکەرەوە توانین سەرکەوتن تۆمارکە لە یاری کار دوتیم بە گۆڵێک یەکسان بوون بەڵام لە لێدانەکانی یەکلاکەرەوە یانەی شێخان توانی سەرکەوتن تۆمارکە دەمەوێت چەند یاریزانێکی تیپەکە وەربگرم کەوا دڵخۆشن بەوەی کەوا تیپەکەیان توانیان سەرکەوێتن بۆ خولی پلەیەکی کوردستان هاوکارم دیمەنەکان نیشان دەداتن هەوڵ دەدەم کەوا چەند یاریزانێکی تیپەکە وەربگرم کەوا دڵخۆشم بەوەی کەوا تیپەکەیان دەتوانین بڵین دوای ساڵانێکی زۆر سەرکەوتووە بۆ خولی پلەیەکی کوردستان. كابتن شنو شعورك بعد الحمد لله والشكر فوز اليوم؟ الحمد لله والشكر قدرنا نتأهل إلى الدرجة الأولى بوجود طبعا الكادر التدريبي والكادر الإداري واللاعبين والحمد لله حققنا كان المطلوب الصعود إلى الدرجة الأولى وفضل رب العالمين رفعنا اسم الشيخان الحمد لله والشكر. شكرا كابتن بالتوفيق لكم إن شاء الله. بله كابتن
ئەگەر قسەما بۆکەیت تا چه هەستێک عربي بغض قلم ها عربي بغض عسايا شنو شعورك بعد الفوز اليوم يعني والله الحمد لله الشيخ احنا كان طموحنا انه المركز الاول بس المهم بعد الطموح المهم انه نصعد دوري للدرجه الاولى وهاي الحمد لله شكرا كابتن حكيم قال قلم ببا محمد دو يارزاني عربي ورقل با يارزاني كردي شتيابه حكيم تاسك تا چەند دڵخۆشی تیپەکەت سەرکەوت بۆ خولی پلێچ بەدڵنیایە دەبینی هەموو یاریزانەکان زۆر دڵخۆشن سپاس بۆ خدای گەورە ئێمە ینی شێخانەوە دووەم جارە لە مێژوی خۆمان سەر دەکەین بۆ خولی پلێکی کوردستان یاری ئەم ڕۆژمان لەگەڵ یانەی حاجیەوە یاریەکی زۆر بەقووەت بوو یاریەک زۆر باشیان کرد یاریەکە یەک بە یەک بی و لە چیا جزایات لە جزات سوپا بۆ خدای گەورە خدا موفقی کردین و توانیمان یاریەکە بۆ خۆم بینەوە و بۆ دووەم جار سەرکەوین بۆ خولی پلێکی کوردستان زۆر سپاس عربي الحمد لله على كل حال فزنا نمشي حققنا هذا الانتصار اللي طمحنا منه 3 اشهر نتعب على هذا اليوم اللي نلعب به فقدنا مباراه النهائي صح ضد بردرج كان فريق محترم ولكن الحمد لله اليوم حققنا الانجاز وفزنا فرحنا هذا الجمهور اللي رد خايب هذيك المباراه والحمد لله نمشي الطموح للدرجه الاولى وهذا كان الطموح كابتن محمد شانسي من سير زانيان عرب درسو يا زاني كردن بركات او ديماني يعني حاجه اگر هاو كانوا لو برو نشاني بدا بدل تنجي وياريغان زيهشت امثال بلايسيمي خلكان بدستينا بلام سر نكوتن بو خولی پلێکی کوردستان تەنها یانەکانی بەردەڕەش و شێخان توانیان ئەم وەرزەی خولی پلێکی کوردستان بە سەرکەوتوی ببڕن و بە پلێ یەکەم و دوم بگەنە خولی پلەیەک بەڵێ محەممەد کاپتن ئەوەی بینیمان وەرزێکی باشتان بەڕێ کرد دوای ئەوەی کە لە بەرامبەر بەردەڕەشت و شکستاتن ئەمڕۆ قەرەبووتان کردەوە خۆیتان سەرکەوت بۆ خولی پلێکی کوردستان پێشەکی بە ناوی خۆی گەورەوە بەخێراتنی جەنابتان دەکەین پیرۆز لە هاندرانیانی شێخان ئێمە ستاهلیەوە بوون لە هەلی یەکەم بڕۆینە پلەیەک و کاسەکە بلنکەین بەس خۆی گەورە ئێمەی تەوفیق نەکرد ئەوە یاری هەموو شتێکی تێدایە لە هەوڵی دووەم بەلێنماندا وتمان ئینشاءالله ئەوە ئێمە ئێستاهلین کە یەکەم یاری لە خولەکە خسار بووین دوایەوە بەبەتەڕ ڕۆیشتین يعني خولێکی زۆر ماندووە ینی پلە دوو زۆر ماندوو دەکا وەکو ممتاز نیە مەجالت پێ نادەن گەمەکە حەسرە الحەمدلله ئەوڕۆ هاتین گەمێکی باشمان کرد حاجیەوە کەم نەبوو یاریزانانی باشی هێنابوو وەکو ئەحمەد سەرتی بوو نەشوانیان هێنابوو زۆر سپاس بۆخوا بە پەناتی بردمانەوە ئیشاڵڵا هەلێکی باشتر بۆ یانی حاجیەوە یانی شێخان بەڕاستی ئیستاهلە ئەو چەندین ساڵ هەر لە پلە دوو ئەو ئازارەی هەیە پیرۆزە دووبارە لە ینی شێخان و بەخێراتن جەنابتان دەکەین